بەسڵاوێکی دووبارە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ماوەیەکە ئاگردانی دارستانەکان و سروشتی کوردستان بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات دەستی پێکردووە. بەرچاوترینیانەوە ئاگرانەیەکە لە دارستانەکانی کۆساڵان و لەم ڕۆژانەشدا لە دەوروبەری مەریوان کەوتوەتەوە. ڕواڵەتی ڕووداوەکان دەرخەری ئەوەن کە دەستی تێدا بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا بەشدار بێت تا سەبارەت بە هۆکارەکانی ئەم ڕووداوانە و کاریگەریان لەسەر سروشتی ناوچەکە چەند پرسیارێکی ئاراستە بکەین. هاوڕێ سەلامم کاتت باش بەخێربی. هەروەکو ئاگادارن ماوەیەکە ئاگرکەوتنەوە لە سروشت و دارستانەکانی کوردستان دەستی پێکردووە. هۆکاری سەرەکی ئەم ڕووداوانە چین؟ ئایا ڕووداوی سروشتین یان دەستکردن؟ ئەگەر دەستکردن پیلانەکان لەلایەن کێوە داڕێژراون؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە ڕاستیە لە هەر شوێنێکی دنیا ئەم ڕووداوانە بەهۆی گەرمبوونی کوڕەی زەوی یا هەر مەوزوعێک بێ کە دەستی بەشەری ڕاستەوخۆی تێدا نەبێت، بەڵام لە کوردستان بە ئاشکرا دیارە هەموو نیشانەکان ئەوە دەڵێن کە دەستێکی لە پشتەوەیە و ئامانجێکی لە پشتەوەیە و هەموو نیشانەکان ئەوە دەڵێن کە سپای پاسداران بۆ مەشغوڵکردنی خەڵک و جۆرێک زمینە سازی پێش لە ساڵۆگەری مەرگی ژینا ئەمینی و داواکانی دوای ئەوە کە پێشبینی ئەوە دەکا کە خەڵک لە کوردستان بە جۆرێک ئەو ساڵۆگەریە ببێتەوە بە سەرەتایەک بۆ دەستپێکردنەوەی کردەوەی شۆڕشتێڕانە و دشکردەوەی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی و هەموو زوڵم و ستەمیدەیکا. ئەمانەی وەکو زمینەیەک دیارە بۆ ئەوەی خەڵک مەشغوڵ بکەن بەم ئاگر کوژانەوانە و سەرقاڵیان بکەن بەوانەوە. واگەر لە ساڵۆگەری مەرگی ژینا ئەمینی دووبارە و لە ئاستێکی زیاتر لەمە ئاگرکەوتنەوە لە دەوری شارەکان و گوندەکانی کوردستان بوو، وەکو شتێکی ئاسایی بێتە بەرچاو و خەڵک بەوانەوە مەشغوڵ بن بە جێگای ئەوەی کە ڕژیم سەرقاڵ بێ بە کردەوەی شۆڕشتێڕانی خەڵکەوە. بەڵێ سپاس هاوڕێ سەلام. وەکو خۆشتان ئاماژتان پێکرد چەند ڕۆژێکەم ئاگرانە لە دەوروبەری شاری مەریوان کەوتوتەوە سەرچاوەکەی چی بۆ 4-5 شوێنە گەڕێتەوە. گومانی ئەوە هەیە کە ئەمە دەستکرد بێ کە خۆشتان ئاماژتان پێ کرد. سووتانی ئەم دارستانانە بە قازانجی کێ؟ خەسارەکەی بۆ سەر کێ دەچکێتەوە؟ بەڕاستی خەسارەکەی معلومە ژینگەی کوردستان دەفەوتێ، ژینگەی کوردستان وێران دەبێت. لە واقعات کۆماری ئیسلامی وەکو هەمومان دەزانین جەهەنەمێکی لە ئێران دروست کردووە کە هەموو کەسێک بە ئاستی خۆی لەو جەهەنەمەدا خەریکە دەسووتێ. ینی تۆ سەیری ئەو هەواڵانەکە ڕۆژانە سەبارەت بە کۆڵبەران دەکاتە دەست، سەیری ئەو هەواڵانەکە سەبارەت بە ئەنواعی بوارەکانی هەژاری و دەستەنگی و فشار و ستەمێکە بۆ خەڵکاتووە دەگاتە دەست، گرتن و ئیعدام و هەموو ئەو ڕووداوانە. من پێم وایە دارستانەکانیش خەریکن لەو جەهەنەمەدا دەسووتێن کە تێیدا مرۆڤەکانیش دەسووتێن. ینی کۆماری ئیسلامی جەهەنەمێکی دروستکردووە کە هەموو کەسێ بە نەوعی خۆی تێیدا دەسووتێەوە، نەژینگە پارێزاوە، نەبەشەروە، هیچ هینێکوە. کۆماری ئیسلامی هەر نەوعکارێک کە دەیکاوە هەر نوعنبووغێ لە خۆی نیشانی دەدا لەو ڕۆژانەدا بۆ سەرقاڵکردنی خەڵکەوە بۆ ئەوەی خەڵک هەواسی پەرت بێ لەوەی کە ئەسلی مۆزوعەکەیەوە. تەبیعەتەن کەس قازانجی لێ ناکات جگە لە کۆمارێکی ئیسلامی کە چنگ و پەر دەکوتێ بۆ ئەوەی کە بەو جۆرە بەڕاستی سیاسەتە شکست خواردووانە خۆی بگرێتەوە. بەڵێ سپاس هاوڕێ سەلام. هاوڕێ سەلام، پاراستنی ئەو سروشتە کارێکی گرنگ و حیاتی و ئەرکێکە لەسەر شانی هەمووان. ڕێنماییتان چییە بۆ خەڵکی دڵسۆز و لایەنگری سروشت و سەرجەم ئەو لایەنانەی بە خەمی پاراستنی سروشتن تا باشتر بتوانن پارێزگاری لە سروشتی جوانی ناوچەکە بکەن؟ بەڕاستی من لە ئاستی ئەو سەرحی وشیاریەی لە کوردستان و بەتایبەت لە شاری مەریوان هەیە بە نسبەتیان ڕووداوانە تەنیا دەتوانم بڵێم سەری نەوازش بۆ تەکتەکی و هاوڕێیانم دادەنوێنم کە بە درێژایی ئەم ساڵانە قوربانیان داوە، بە درێژایی ئەم ساڵانە بە ئەنواعی شێوە ماندوو بوون بەم ئەرکە پێشکەوتن خوازانەیەوە. مەسئلەی ژینگە مەسئلەیەکە کە لە پێشکەوتوترین وڵاتەکانی دنیا هەستی پێ دەکرێەوە. کوردستان یەکێ لەو شوێنانەیە بەو هەرسیاری بە نسبەتی ژینگە نیشانی داوە کە ئەوەی شێکێک لە ئاماژەکانم بەوەی کە کوردستان پێشکەوتووە
من تەنیا دەتوانم دەست خۆشبایی بکەم ماندوو نەبوون بڵێم بەو کەسانەوە ئەتوانم ئەوەی جیاو بکەم کە لەو شوێنانەی کە ئاگرانە کەوتونەتەوە لە هەردی خەلیفە لە پشتی سێپی ژوور لە هەردیکانی میران هەردی نێ هەردیکانی پەڵک لە چاوک بە لە پشتی ئاوایی پێڵە و ئەوانە بەداخەوە چەند کەسێک لەو هاوڕێیانە هەر لەو شوێنەی کە شەریفی باژوەر گیانی بەخت کرد شەریفی باژوەر و هاوڕێکانی ئومێد و ئەوانە گیانیان بەخت کرد هەر لەو شوێنە دەبەرەوەی ئەو شوێنانە کۆماری ئیسلامی مین و ئەڵغامی زمانی شەڕی تێماوە چەند کەسێک لەو کۆڵبەران لەو ئاگر کوژێنەوانە و لەو دامانی چیا لەوێ زامار بوون بەرزانی پیرۆزی مادیات نیکبەی برهان مەکی ئارام کەیوان و سیوان نیکبەی کە خەڵکی ئاوایی پیسەفە و ئەوەی سەردۆشن بە خۆشبەختانە گەیەنراونەتە بیمارستان و دەرمان کراون و ئێستا باشن و ئاستی چاماریەکان بۆ شێوەیە نەبووە من تەنیا دەتوانم دەست خۆشباییان لێ بکەم ماندوو نەبوونیان پێ بڵێم و داوا بکەم لەو خەڵکەی کە کامران دووپلورەیی چەندین ویددیۆی بڵاو کردەوە کۆڵبەرێک کە هەردوو لاخەکەی لە دەستاوە لە کۆڵبەریا بەڵام بەو حاڵیشەوە دەچێتە ئەوی و دەگری بۆ ئەو جینگەی و هاوار لە خەڵکەکە تەنیا من دەتوانم داوا بکەم لە خەڵکی شاری مەریوان کە بەهانای ئەو تێکۆشەرانەوە بچەنوە بۆ ئەوەی لە ئاستی پێویستە بتوانرێت ئەو جواب بدرێتەوە بۆ کارەساتە ژینگەیە لەبەرەوەی کە ئەگەر خەڵک بۆ خۆی لە ئاستی پێویستە جواب نەداتەوە ژینگەیش دەسووتێ بە بەرچاومانەوە ومان ئیسلامی شتێکی زیاتر لەوەی ناوێت دەیەوێت ژینگە بسووتێ و هیچ نەکرێت لەبەرەوە ئەو هاوڕێیان زۆر ماندوون ئەگەر خەڵک بەهانایانەوە بچنەوە گەورەکارە من هەر لە دوورەوە سەری نوازش بۆ زەحمەت و ماندوو نەبوونی و هاوڕێیانە بەڕاستی سەری نوازشدا دەنەوێن. بەڵێ زۆر سپاس هاوڕێسەلا من پرسیارێکم نەماوە سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەی خۆشەویست بەڵێ بینانی خۆشەویست سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵ کە سەبارەت بوو بە ئاگرکەوتنەوەکان لە شاری مەریوان بە تایبەت لە دارستانەکان و دەوروبەری ئەم شارە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست ماڵاوە.